خۆپشاندانی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە زۆربەی شار و شارۆچەکان بەردەوامی هەیە. لە سلێمانی دەرچوانی پۆلی 12 لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا. دواتر بە ڕێپێوان ڕۆشنە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی. داواکاری سەرەکی ئەم دەرچوانە ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا کورسی زانکۆ حکومیەکان زیاد بکات. ئەوانەی کۆنمرەی بەرزیان هێناوە ناتوانن لە زانکۆ تایبەتەکان و پارالێڵ بخوێن و بۆ 5 ساڵی خوێندنیان پێویستە 50 ملیۆن دینار بدەن. لەگەرمیانیش خۆپشاندان ئەنجام دراو دەڵێن وەزارەتی خوێندنی باڵا لەم بێسەروبەریە بەرپرسیارە. برادرم هەیە 99 هەیە ئەگەر وەربگیرێ بە پارە لە طوبعام وەرەگیرێ ئەمڕۆ دوێنێک هاتووە لەگەڵمان لە خەباتە هاتووەتەوە کاتووە لەگەڵما بۆ خۆپشاندان لە خەباتە هاتووەتەوە. جا ئەمە ئەگەر هەر ساڵەکار دوان زەمانکە ئیشکا و ڕۆژی بە 25,000 ئیشکا 5 ملیۆنەکەی بۆ دەرناکە. 99.143 هەیە 6 سەدیم هەیە و 1.94ێکم هەیە. لە ئەسنانی سلێمانی ناویان ناوم هاتۆتەوە گۆی بڵێ خێران پێکردم. هاوڕێکانم هەمووی لە کەلار ناویان هاتۆتەوە طوبعا من بەس من لە ئەسنان ناوم هاتۆتەوە. ئاخر لە باچی تاکەتە لە بەم لە چەمچە ماڵە کە 99.143 هەیە و لە طوبعا وەرنەگیراوە لە باچی هەم زۆڵمە. لە باچی بۆچی جامان نادەنەوە بۆچی؟ وەزارەتی خوێندنی باڵا بۆچی ئەم زوڵمە لە تەلەباکات دەرەجەمان نێناوە زیرەک نین ئێمە خوێندکاری نمونەی 99.143 آخر لە 350 پرسیارم هەڵەیە. خوازانێ بەچی دەردەسەریان 2 ساڵە شەشم تەواو کردووە. بەڕاستی غەدر و زوڵمێکی زۆرە کرد لەم قوتابیانە. ینی ئەو قوتابیانەی کە لە 65 بە خوارانەوەیە ئەگەر فۆرمیشان پڕ کردوێتەوە هەر بۆ جوانی بووە وەرنەگیراون. سەرەڕای ئەوەی کە 98.85 وەرنەگیراوە لە زانکۆ پەیمانگاکان. یعنی بەجدی زوڵمێکی زۆرە کرێ. قوتابیە بۆ 99 هەبوو وەرنەگراوە لە پزیشکیەکان. وهروەها زیادکردنی کورسیەکان کورسی زانکۆیان پێویستە زیاد بکرێ. کورسی پارالێل بە ڕێژەیەک زیاد کراوە کە وا لە خەڵکیەکەن پەنا بەرێتە بەر پارە و خەڵکی فەقیریش توانای ئەوەی نییە. ئێمە هاتوین لێرە داوای مافی خۆمانەکەین بەس کورسیمان بۆ زیادکەن لەر بەشە یعنی ژماری کورسەکان زیادکەن ئەم کێشەیە حەلە بە دڵنیاینەوە. اینجاکردنەوەی بەشە ئێوارانەکان مخم کۆنمری نەوەشتمێ لە هیچ بەشێکی پزیشکی بە خۆڕایی وەرنەگیراوم و تەمام بڕۆمە زانکۆی ئەهلی یعنی چ شتێک بێ 2 ساڵ پێش ئێستا 98ەکەی من لە تووبی عام بە حەقی خۆی وەرەگیرا. ئێستا من پارالێڵیشم کردو وەرنەگیراوم. دووەکو زاخۆشم نووسیوە لە کەلار و ئامادەم بڕۆم بۆ ئەوێ هەر وەرنەگیراوم. پەرلەمانتارێک دەڵێت ئەوان لەسەر ئەم گرفتە یاداشیانداوە بە پەرلەمانی کوردستان بۆ بانگێشکردنی وەزیری خوێندنی باڵا و دەبێت ئەوانەی بوونە هۆکاری ئەوەی ئەم دەرچوانە فرمێسک لە چاویان بێت وەڵام بدەنەوە. بەڕاستی دەنگمان بەرز کردوتەوە یاداشمان داوەتە وەزارەتی خوێندنی باڵا و دووبارە داوای کۆبوونەوەیەکی زۆر بە پەلەی تایبەت دەکەین لە پەرلەمان بە ئامادەبوونی وەزارەتی وەزیری خوێندنی باڵا بۆیە ئێمە لێرە پشتیوانتانین داواکانتان دەگەین یاداشتەکانتان دەگەینە شوێنی ئولایانی پەیوەندیدار لێرە دووپاتی دەکەمەوە ئێمە نوێنەرتانی نوێنەری ڕاستەقینەی ئێوەین و لەگەڵ ئازار و معنات و خەم و فرمێسکی هەموو ئەو خوێنکارە خێر نەدیوەماندوونە ناسانین. پاش ڕاگەیاندنی ئەنجامی زانکۆڵین دەرکەوت ژمارەیەکی زۆر لە قوتابیانەی نمرەی بەرزیان بەدەستهێناوە لە کۆلێژی نزم یاخود خوێندن بە پارە وەرگیراون. ئەوانەیش ئەو ئەنجامانە ڕەت دەکەنەوە و داوا دەکەن ژمارەی کورسی خوێندنیان بۆ زیاد بکرێت تا لە بەشێک بخوێنن کە دڵخوازی خۆیانە و چەندین ساڵ بە نەبوونی هەوڵ و کۆششیان بۆ داوە. ڕامیا ڕۆسمان کەناڵی پەیام سلێمانی.